يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی زۆر بەڕێز، مانگی پڕڕەحمەتی ڕەمەزان لە هەموو لایەکمان پیرۆز و مبارەک بێ. دوای پێشکەشکردنی زنجیرەباسی جوانتر و ڕوونتر لە ساڵانی ڕابردوودا لە خزمەت ئێوەی بەڕێز و گوێگران و بیسەران لە فەیسبووکی مزگەوتی ڕێگەی بەهەشت و هەروەها ئامادەبوانی جەنابتان کە لە مزگەوتە ئامادەبووین و ئەو زنجیرە باسانەمان پێشکەش کرد، بەویست و پشتیوانی خوای پەروەردگار بە پێویستم زانی وەکو وەڵامێک بۆ ژیانی ناڕەحەتی هەمومان لەم سەردەمەدا کە ئێمە ڕۆژانە وەکو مامۆستایانی ئاینی تێکەڵاوێکی زۆرتر و بەریەککەوتنمان هەیە لەگەڵ تاکەکانی کۆمەڵگادا. دەبینم هەر یەکە گرفتاریەکی هەیە گرفتارە بەوەی کەوا تووشی وەسوەسە و گران بە دینی بە گرانی وەرگرتووە، سەر لە دینەکە باش دەرناکە، هەیە کێشەی ئابووری و قەرزاری هەیە کێشەی خێزانی هەیە، لەو لاوەیەکێکی تر دەناڵێنێ بەسەر نەعەدالەتی حکومەت و دام و دەستگاکانی دەوڵەت خراپە و ئەوانە. کەسانی چکە تووشی نەخۆشی بووە بەدەست ئازارەوە دەتلێتەوە، کەسێکی تر دڵ و دەرونی ناڕەحەتە. ئێتر لەم بابەتانە هەر کەسێک کە تۆ دەیگری سەی دەکەی دەڵێ بەخوا ژیان قورسە، بەخوا ناڕەحەتە. لەناو ئەو هەموو ناڕەحەتیانەدا ئێمە پەیامی مزگەوت چیمان پێبێ؟ ئێمەش هەر بڵێن دنیا ناڕەحەتە، دین ناڕەحەتە، خوا غەزەبمان لێ دەگرێت، من پێم وا دەبێ وان نەڵێین. بۆیە زنجیرە باسێکم ئەم ساڵیش بۆ خۆم و بۆ جەنابتان و بۆ هەموو گوێگران و بیسەرانی ئەم پەیامانەی مزگەوتی ڕێگەی بەهەشت ئامادە کرد. ئەم ساڵ بە ناونیشانی ئاسانتر، ساڵانی پێشوو بە ناونیشانی جوانتر، ڕوونتر، ئەم ساڵ ئینشاءالله ئەوەی کە باسم کرد هەر شەوە لە بابەتێکە گوێبیستی ئاسانتر دەبن. دینی خوا ئاسانە، دینی ڕەحمەتی پەروەردگار ئەو هەموو قورسیانەی کە باسمان کرد بەویستی خوا ئاسانیان دەکا. ئەم دینە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نییە، بۆ مانجێک و دوو مانگ نییە. دینداری خوای گەورە نەیفەرمووەوە ئەم ساڵ ئەم ڕەمەزانە دیندار بی و تەواو. نەخێر، لە باڵغبوونەوە تا دەتخەنە قەبرەکەوە لەگەڵ تایە، لە ماڵ بی و لە سەفەر بی، نەخۆش بی یان ساغ بی، بۆ هەموو تەمەنتە. بۆیە ئەگەر قورس ئەم دینە وەربگری پێت هەڵناگیرێ. بۆیە خوای گەورە لە سوڕەتی ئەلبەقەرەدا لە باسی مانگی ڕەمەزاندا لە باسی ڕۆژوودا دەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. ئاەتی 185 سوڕەتی ئەلبەقەرەیە. جابڕێزان سەیری ئاەتەکە کە یورید و خوای گەورە بە هەمیشەی فعلی مضارع بۆ ئیستیمڕاریەتە. ئاگادار بن خەڵکینە، خوای ئێوە یورید و بە هەمیشەی دەیەوێت چێ دەیەوێت؟ ئەڵڵا خدا خۆی دەیەوێت بە هەمیشەی چی بیکم بۆ ئێوەی موسڵمان و ئەهلی ئیمان چی دەوێت؟ ئەلیوسرا، خۆ ئاسانکاری بۆ ئێوە دەوێت. خوا دینێکی ئاسانی بۆ ناردن خەڵکینە. ولا يريد بكم العسر، خەڵکینە بزانن بە هەمیشەی خوای گەورە بۆ ئێوە زەحمەت و گرانی ناوێ. ئەم قورئانە ئەوەندە وردە نابێ وشەیەکی زیادی هەبێ. يريد الله بكم اليسر، خوا کاری ئاسانی بۆ ئێوە دەوێ، ئاسانکاری بۆ ئێوە دەوێ. ئەم ئاەتە مەفهومەکەی لێی دەوەشێتەوە، خوا کاری خراپ و گرانی بۆ ئێوە ناوێ، زەحمەتی ناوێ. بەڵام چونکە بابەتەکە ئەوەندە گرنگە بۆ خۆی دێڕەکەی درێژ کردەوە. ولا يريد بكم العسرشی لەگەڵا گوت، یعنی دڵنیابن خەڵکینە بە مسقاڵە زەڕە دینی خوا قورسایی تێدا نییە، دینی خوا هەمووی ئاسانە. ئەم زنجیرە باسە کە ساڵێک زیاترە من متابعی دەکەم و هەر جارە لە شوێنەکەەوە شتێکم لەسەر کۆ کردوێتەوە بە فەزڵ و ڕەحمەتی خوا. دڵخۆش بووم بەوەی کە ڕۆژانە خەڵکانێک دەبینم ئەڵێن مامۆستاگەر ئەوەی تۆ باسی دەکەی دین ئەوا بەخوا زۆر ئاسانە. ئەڵێم وەڵام من دینم بۆ خەڵک ئاسان نەکردووە، دین خۆی وایە، پەیامی خوا خۆی ئاسانە، چونکە خوا خۆی فەرمووی خوا ئاسانکاری بۆ ئێوە دەوێت خەڵکی موسڵمان، دینی خوا لە خۆتان قورس مەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو سەحابی بەڕێزی بان کرد، ئەبوو موسای ئەشعەری و معاذی کوڕی جەبەل، وەکو بانخوازێک وەکو مەلایەکی دینی ناردنی بۆ وڵاتی یەمەن دینی خوا بگەێنن. لە کاتی خواحافیزیدا
وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامت چییە؟ ئامۆژگاریمان بکە. پێغەمبەری خوا فەرمووی یەک دیارتان پێ دەڵێم، ئێوە دەچن بۆ ناو میلەتێک، بۆ ناو قەومێک ئیسلامیان پێ بگەێنن، پێتان دەڵێم یەسیرا وەلا توعەسیرا، ئاسانکار بن، دین لە خەڵق قورس مەکەن، وبەشیرا، دائما مژدەی لێخۆشبوون بدەن بە خەڵک، دائما بە خەڵکی بڵێن خەڵکی نەخوا لێخۆش بووە، خوا غەزەبتان لێ ناگرێ، خوا لێتان دەبورێ، ولا تنەفیرا، بە توند و تیژی و قسەی ڕق و بە ترساندن ئەم دینە لە خەڵک دوور مەخەنەوە. فەرمووی ئەوەندە قسەیەتان پێ دەڵێم، یەسیرا ولا تعەسیرا وبەشیرا ولا تنەفیرا. و بە هەمووشمانی گول لە صحیحی بوخاریدا ژمارەی فەرموودا 6125 هاتووە کە سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی یەسیروا ولا تعەسیروا، ئیمانداران هەر هەمووتان، مامۆستای مزگەوت، مامۆستای قوتابخانە، باوکی بەڕێز، دایکی ئازیز، تۆی مسلمان بۆ مسلمانێک کە نامولتەزیمە، دینی خوا ئاوایە، یەسیروا، دایمە شت ئاسانکەن، ولا تعەسیروا، دین و ژیان لە خەڵق قورس مەکەن، وبەشیروا، وسەکینوا، فەرمووی وسەکینوا، ئارام بەخش بن، ولا تنەفیروا، کەس مەتۆرێنن، کەس مەتۆرێنن. ئەچینە خزمەت خانەوادەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم حەدیسەتان بۆ باز دەکەم کە ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 334 لە صحیحی بوخاریدا هێناوێتی، پێشەوە مسلم بە ژمارە فەرموودەی 814 لە صحیحی مسلمە هێناوێتی، دایکی ئیمانداران بۆمان دەژێڕێتەوە. عن عائشة رضي الله عنها، دایکمان عائشەی کچی ئیمامی ئەبوبەکری صدیق خێزانی پێغەمبەری سەرور صلی الله عليه وسلم ئەم بابەتەمان بۆ باز دەکا. دەفەرمێت لە سەفەرێکە من لە خزمەت پێغەمبەری خوا دابووم و سەحابە هەموو لە خزمەتی دابوون، ئەوەی هاودەمی سەفەرەکەی بوو. ڕۆیشتین، دەمە ئێوارەیە گەیشتینە شوێنێک ناوی بەیدا بوو. ئەفەرمێت لەو کاتەدا خەریب و دنیا بەرەو ئاوابوونی خۆر دەڕۆیشت، ملیوانکەیەکم لە ملدا بوو، هی ئەسمائی خوشکم بوو لە ڕیوایەتێک هاتووە. ئەسمائی خوشکم ئەو ملیوانکەی دابوو مێ بە ئەمانەت لام بوو، گرانبەهاش بوو، دەستم پێوە بوو، پێم شتێکی جوان بوو، چۆن ملیوانکەی ئافرەتان و کچان و خێزانی خۆمانمان بینیوە لە پشتەوە بە ئەڵقەیەک گرێ دەدرێ، ئاوام کرد کرایەوە لە دەستم لەسەر حوشترەکە کەوتە خوارەوە سە وڵاخی سواریەکە. وتمەی پێغەمبەری خوا بوەستن، وەڵام ملیوانکەکەم بزر بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاروان هەمووتان بوەستن، هەموو مسافیرەکان وەستان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە حورمەتی خێزانی عایشە دابەزی لە ملیوانکە گەڕان. حوشتر عادەتێکی شتێکی لەسەرە کە ئافرەتان دەچنە ناوێ، وەکو کابینەیەک وا بووە، ئەو شتان لەسەر پشتداناوە، وشترەکان یەخدا و عایشە دابەزی. پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم لا دەگەڕا، عایشە لەولا دەگەڕا، ئەو سەحابە لەولا دەگەڕا، وەڵام ملیوانکە بە عەرزا ڕۆژ و ملیوانکە دیار نەما. زۆر گەڕان ملیوانکە نەدۆزرایەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی تازە شەوە، ئەبێ بمێنینەوە. فأقام رسول الله صلى الله عليه وسلم على التماسه، پیغمبری خوا بردام بوو لە گەڕان، و أقام الناس معه، خەڵکەکەش لەگەڵ یامانەوە، کەس نەڕۆی. وليس على ماء، گرفتەکە لێرە دەست پێ دەکا، وليس على ماء، شوێنەکە هیچ ئاوێکی لێ نەبوو، کانیەک سەرچاوەی ئاوێک ڕووبارێک هیچی لێ نییە. وليس معهم ماء، گرفتی دوم ئەوەیە ئەمانش ئاوی زیادەیان پێ نییە، مەشکەکان و کوندەکان و گۆزە و دەبەکانیان لە سەفەرمون هەمووی خاڵی بووە. ئەوە شەویش بەسەرا هاتووە، ئەگەیەکی دوو قم ئاویان پێما بێ بۆ خواردنەوە، ئەی دەستنوێژ بەچی بگرن؟ هەیە خۆشنی پێویستەی بەچی خۆی پشوە دەستنوێژ بگرێ، ئەمانە هەموو دین و عیبادەت و شەو نوێژن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماندوو بوو، چۆوە لای ماڵ و منداڵی خۆی و خەڵکەکە چوونە لای ئیمامی ئەبوبەکر و گلەییان لێ کرد، وتیان ئەلا تەڕا ما صەنەعەت عائشە، ئەبوبەکر ئەها عایشەی کچت چی پێکردین؟ تو خۆ ئەم بەزم بوو، ئێبا بۆ دادنەنیشی دەست لە ملیوانکە دەدەی، ملیوانکەت بزر کرد، ئەوە تا ئێمە بەم شەوەمان لێ بەسەرا هات لە شوێنێکی وشک و برنگ و تۆز و تەپ و تۆزە، نە ئاوی لێ، نە ئاوەدانی لێ، نە ئاومان پێیە. ئەمە بەخۆی ملیوانکەی عایشەوە ئەم خەڵکە تووشی ئەم ناڕەحەتیە بوو. وجاء ئەبوبەکر، ئیمامی ئەبوبەکر تووڕە بوو، وتی وەڵڵاهی ڕاست دەکەن، ئەم عایشەی کچی من چی بەسەرهێنا، منیشی شەرمەزاری لای ئەو خەڵکە کرد. خاتو عائشة دفع باوكم هات بولام، أبو بكر هات، ورسول الله صلى الله عليه وسلم واضع رأسه على فخذي، دقي فالمدكج بقر الإيمان داران،
ورسول الله صلى الله عليه وسلم واضع رأسه على فخذه كأبو بكر هاد بو لام لخيمة كذا خيمة بشكولك خومان پیغمبری خاص صلی الله علیه و سلم لسر رانم راک شابو پیغمبر صلی الله علیه و سلم زور هلاک بود دمک ببرگا بون فرمي عائشة قاصد راجع شراني راجع شاو في عنصر سري مبارك يخص صراني عائشة وخويلي كوي يسأل الظروف إمش دا حياة حلمش تيكي تشاكر رزقتنش تيكي باشا بلام كابلا آفرتك باوشي بيو لو كاتام يردكي لصراني خوت في تخواتيك هل يكسر هل يستين وبكر أستا رحيا ما نشكر شكون الدنيا حياة حلمتي نماوا بلام أما حديثي في غمار صلى الله عليه وسلم زور شتێکی ئاسایی خۆشەویستی نێوان پیاوێک و ژنێک بە ئاستێک بێ کە خۆشترین سەرین و بالێفێک بەلایەوە سەرڕانی خێزانەکەی خۆی بێ لە کاتی خەوتنە دەفەرمێ ئەبوو بەکر هاتو فعاتبني أبو بكر قسەی پێوتم وەکو بەینی باوک و کچ وجعل يطعن بيده في خاصرتي دەفەرمێ ئاوان قورسکی لە هینم دەگرت لە کەلەکەم و تێوەی دەژەنیم و فەرمێ ئەمە حاڵە بەبێدەنگ ئەمە حاڵە ئەمە تۆ چیت پێ کردم هاو خەڵکە چی لێ هات ئەم دیوان کێت بۆ دەست لێدا دەیون بۆ دەنگت نەکردایە با بڕۆیشتایە فلا يمنعني من التحرك إلا مكان رسول الله صلى الله عليه وسلم على فخذي والله أوندم ديشا بلان بويا جولم نكد وقسم نكد لبر خوكي بيغمبر صلى الله عليه وسلم شو قصري لصرانم بو بجولا ما وخبري دبوا بوي بيغمبري خوا خوكي ليت يغنتش نجوابم دايوا نقسم كدو نجولام فقام رسول الله صلى الله عليه وسلم حين أصبح على غير ماء بيغمبر صلى الله عليه وسلم بياني هستا دوري بارشة ووقت الشونيش أو نيا بەڵام پێغەمبەری ڕەحمەت و تا ئاسانکار نەیکرد بە هەرا عایشە ئەوەتانی من ئێستا وەختی شەو نوێژمە ئەی کوا ئاو بێ قەزابی بۆ ملیوانکەت پچڕان بۆ وریای نابی هیچ قسەیەکی نەکرد نە لۆمەی عایشەی کرد نە بەسەریا بۆڵاندی نە دم و چاوی گرش کرد پێغەمبەرێکی ڕەحمەت و ئاسانکار هەستاوە پێویستی بە ئاوە و ئاویش نییە نەکەر ئەو هەموو سەحابە فأنزل الله آية التيمم ئالێرەدا ئەم کارە ساتە بە ڕەحمەتی خوا وەرگەڕا خوای گەورە لە عەرشی عەزیمەوە جوبریلی ناردە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتی شەشی سوورەتی ئەلمائیدەی بۆ ناردە خوارەوە کە ئاەتەکە باسی تەیەموم دەکات ئێستا باسی دەکەین ئاەتی تەیەموم هاتە خوارەوە قەیچەکە کە ئاوتان لا نەبوو لە شوێنێکە لە جیاتی ئاو گڵ بەکاربێن و تەیەموم بکەن ئەمجا سەحابە چوونە خزمەت ئیمامی بۆکر وتیان وەڵڵی ئەوەی بنەماڵەی ئێوەیە هەر هەمووی ڕەحمەت و بەرەکەتە ئێمە لە ئێوارە و بەسەر توا دەبۆڵێنین ئەوە تاخوا ئەم دەرگای لەم ئومەتە کردەوە نەک ئەم جارە هەتا قیامەت ئاوت پێ نەبوو دەرگای تر کرایەوە ڕێگە ئاسانیمان بۆ دروست کرا بەیانی کە خۆر هەڵات و بەڕێکەوتن حوشتر هەڵدەستێنن سێدەکە ملیوانکەکەوە لە ژێریایەتی ئەمەی لە ئێوارەوە بۆی دەگەڕان چۆتە ژێریە و شتەکەش لەسەری کەوتووە ملیوانکەکە لە ژێریایەتی ملیوانکەکەش دۆزرایەوە ئەم ڕووداوە بوو بە مای خێر و بەرەکەت خوای گەورە ئاەتی شەشی سوورەتی ئەلمائیدەی ناردە خوارەوە فەرمووی فەلەم تەجیدوا ماء لە شوێنێکا بووی ئاو نەبوو جا ئاو نەبوو وەکو ئەم بەسەر هاتە تۆ جەنابەت دەچیە شاخێک بۆ شوێنێک سەیەکی ئاو لێ بڕاوە دەبەیەک ئاوت پێ ئەبێ بیخۆیتەوە نابێت دەست نوێژی پێ هەڵگەی بڵێ با بخینکەم لە تینوانە نە ئاوەکە بۆ خواردنەوە واجبە گوێ درێژێک لابوو سەگێک لابوو باڵندەیەک لابوو پێویستی بە ئاو بوو نابێ ئاوەکە بۆ دەست نوێژ بەکاربێنێ ئەبێ سەگەکەی پێ تێراوکەی گوێ درێژەکەی پێ دێراوکەی مەڕەکەی پێ تێراوکەی ئەوە لە پێشترە خوا فەرمووی ئاوت پێ نەبوو یان ئاوەکە بەشی نەدەکردی بەس بۆ خواردنەوە ئەوانە بوو بەشی دەست نوێژ و خۆشتنی نەدەکرد یان کەسێ نەخۆشە بۆ حکمی وەکو نەبوونی وایە شوێنێکت بریندارە تۆ ئاو هەیە بەڵام تۆ ناتوانی بەکاری بێنی یان کەسێک سەرمایەتی چلەی زستانە و کارەبانیە و بۆیلەر ئاوی گەریمینێ و تۆ پێویستە نوێژی باین لە کاتی خۆیان بکەی خۆ ئاوی سارد هەیە بەڵام ئەو ئاوە ساردە خۆی پێ بشۆی نەخۆش دەبی دەست نوێژی لەوە چێ پێ بگری کەسەکە حەساسیەتی پێست و نەخۆشی جونگەکان و ڕۆماتیزمی هەیە لەوە چێ شەلەلی بکە جونگەکانی پەک بخە کەواتە ئەم ئاوە ساردە بۆ تۆ لە حکمی نەبوونیدایە تەلەبەیەک لە داخلیدایە و سەیدەکە فەقیرەستاوبانی لە ژگرانی بەسەرهاتۆ ئەی چۆ خۆی بشوە بۆ ئاوە ساردە لە میوانداریەکی دەکرێت لە ماڵی میوانەکەت هەستی وەڵام شەوی احتیلام بوون کاکە ئاوم بۆ گەرمکەن و ئاوم بۆ حازرکەن و حەمام بۆ دانێن تۆ لە ڕوود نایە هەر جوان ناکەوێت نابێت نوێژەکەشت تەرەکەی خوا دینی ئاسان کردووە خوا فەرمووی هیچ خۆت مەشڵەژێنە فتەیەمەموا صەعیداً طەیباً هەر ڕووکاری ئەو خاکە شەر نییە بەڕێزان تەپ و تۆزیشی لێ هەستێ وەڵی هەندێک خەڵک تەیەمومیشیان وا قورس کردووە لە ئاوەکە قورستری دەکەن ئەبێت تۆپی تۆزێکی لێ بەرد نەخێر خوان وای نەفەرموو هەر ڕووی خاک
پیامبر صلی دەستی بە دیوار داداوە هەر دیواری ماڵەکەی خۆت دیواری ئەو شوێنەی کە لێ دەست بێنە بیخە سەری قۆڵت هەڵکە تا ئێرەت خوا فەرمووی دەست بڕکە بە ڕووکاری زەویدا بە دیوارێکە بە فەرشی ماڵەکە تا بە هەر شتێکا بێ فامسحوا بوجوهكم دەست بێنە بە دم و چاوتە وأيديكم منه هل لو خاكدا دەستی پێدا بێنە بەم دەستەت و ئەو دەستەت و مەسحی سەر و قاچی هیچی نییە نوێژەکەی خۆت بکە حتا بە ئیسراحەت ئاوت دەست دەکەوێت هەموو عیبادەتێکی خۆتی پێ بکە ئەوەی کە کردت دەستت بە خاکەکە دانا بە دیوارەکە دادا و بە دموچاوی خۆت هێنا و بە دەستا هێنا تا ئانیش کرد ئەوە لە جاتی دەست نوێژە ما يريد الله ليجعل عليكم من حرج خوا بەنەس فەرمووی خوا هەرگیز نایەوێ شتان لەسەر قورسکە ولكن يريد ليطهركم خوا دەوێ پاکتان کاتەوە گرنگەوەی تۆ ئیطاعی ئەمری خوات کرد بێ دینێکی ئاسانی هەیە دینەکە لە خۆتان قورس مەکەن جابری کوڕی عەبدوڵڵا دەفەرمێ لە سەفەرێکە کابرایەکمان لەگەڵا بوو فأصاب رجل منا حجر فشجه کابرا بەردێک لە شاخ درازا بێ کەسێکینی غەیرە هاویشت بێتی بە نەشارەزایی بەردێکی تیژ بەر سەری کەوت دیارە برینەکەی سەری قوڵ بووە بەردەکە زۆر چۆ ناو سەریەوە ثم احتلم شەو کابرا خەوت کابرای بریندار کە سەری زۆر بریندار بوو بەیانی هەستا لەشی گران بوو کوردەواری خۆمەڵە شەیطانی بوو وشەیەکی ناشرینە لەش گرانبوون ئینسان هەست بە مرتاحێ بکە لە شەوە کاتێک خەبەری دەبێتەوە مەنی بە لەشی خۆیەوە بینێ ئەوە پێویستە خۆی بشووە ئەو حاڵەتەی بەسەر هات بە سەحابەکانی پرسی وتی ئێوە لە پێش مندا موسڵمان بوون و لە خزمەت پێغەمبەردا بوون صلی الله علیه و سلم قورئانتان زۆرتر لەبەرە ڕوخسەتم بۆ هەیە من ئێستا خۆم نەشۆم و چی بکەم وتیان هیچ ڕوخسەتێک نییە ما تجد لك رخصة وأنت تقدر على الماء تو ئاوت هەیە ئەوەتە ئاو هەیە ئاو هەیە سەرمانیە ئاوێکی زۆر هەیە خۆت بشۆ ڕوخسەت نییە کە نوێژەکەت نەکەی خۆن نەشۆی فاغتسل کابرا چوو لەسەر قسەی ئەوان خۆشت خۆشت و ئاوی بەسەرا کرد و برین ئاو چۆ ژوورەوە چۆ ناو برینەکەەوە و لێی پیس کرد و ئیتیهابی کرد و تووشی نەخۆشی سەری کرد فەماتە دوای ماوەیەک مرد لە سەری ئەو خۆشتن و سەرتەڕکردنەدا کابرا بەو خۆشتنە مرد فەماتە هاتنەوە سەفەر تەوا بوو هاتنەوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم هەواڵی کۆچی دوایی فڵان کەسیاندایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بە چی مرد لە شەڕا کوژرا بریندار بوو نەخۆش وتیان نە وەڵی پێغەمبەری خوا بەردێک هات بەر سەری کەوت و برینەکەی قۆڵ بوو احتلام بوو لەشی گران بوو ناچار پێوتین چی بکەم وتمان خۆت بشۆ ئاو هەیە وەڵا خۆشت و ئاو چۆ برینەکەیەوە و برینەکەی ئیتیهابی کرد و سەری ئاوسا و مرد پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تووڕە بوو فەرمووی قەتەلوه قەتەلەهم الله بەناحەق ئەو کابرایەیان کوژ خوا بیان کوژێ یعنی یا ڕەبی خوا عەزابیاندا چۆن بەناحەق ئەم پیاوەیان بە هیلاکا برد ئەوانەی ئەو فتووە ناڕەوایەیان بۆدا ئەم دینیان لەسەر قورس کرد ئەلا سەئەلوا ئیذا لەم یعلەموا ئەو بۆ پرسیاریان لە زانایەک نەدەکرد کە نەیان دەزانی فإنما شفاء العی السؤال دەرمانی نەزانین پرسیارکردنە لە خەڵکی شارەزا إنما كان يكفيه أن يتيمم بخوا بس أو أن يبزبو هستا دستي بخوا بكا دابدايو بدل مشاو دستي أبنايو حتى شاك دبوني جاكاني بوشي ويبكردايا أو تيمم لجادي خوا شنو دزنو يجيجبو والمي خوا عذابي عن داوكو أم بياوان بنا حقوش شاو اليديني خوا آسانا كوتاي وتاري أم شومان بان فرموديد ينمك لصحيح مسلمة بجمال فرموديد شصت وتشلهات پیغمبری خدا صلی الله علیه وسلم ان النبي صلى الصلوات يوم الفتح بوضوء واحد پیغمبری خدا روز فتح مکه دا بیانی که دز نوێژی هەڵگرت هەر بەو دەز نوێژە نوێژی بەیانی نوێژی نیوەڕۆ نوێژی عەسر نوێژی مەغریب نوێژی عیشاشی پێکرد ومسح على خفيه خفي جواتە گۆرەویەک کە لە چرم دروست کرابوو یەک جار دەستی تەڕی بەسەرا هێنا و گۆرەویەکاشی دانە نایەوە جارێکیکە فقال له عمر إمام عمر شو خزمتي وبسر سلمان وعرزي كرد لقد صنعت اليوم شيئا لم تكن تصنعه أي بيغمري خو عمرو كارك ما ليد بيني لوتي تول خزمتين شتيوا ما نديوا حمو فرزك تدز نيش تعزد كيتوا أمره لبياني ويكجا دز نيش كرتو بو دز نيش بياني وتاعشا يك نمو نيش كانت بياكل أو بو شي واد كرت فرموي قال عمدا صنعته يا عمر والله بس بقصتي وامكر أي إمام عمر خو آو هبو خو حمشتك هبو خو سلمان هبو هيز عزريك نبو بس بعمدن بأن قصد وامكر بو أوي أمة كم كاريان بو آسان بي
بۆی ئەگەر جارێک تۆ تااقەتی دەستنوێژ تازەکردنەوە نەبوو مەجال نەبوو لە سەفەر بووی میوانت هەبوو ماڵەکەت قەڵەباڵغ بوو ئاوەکە کەم بوو ئێتر تەوالێت بەرنەدەکەوت لەم حاڵەتاندا خۆ سەغڵەت مەکە دەبێت ئیلا دەستنوێژی تازە نەبێ نوێژی پێ ناکەم ئەمڕۆ بەس بە عەمدەن بە دەستنوێژێک پێنج نوێژم کرد بۆی ئومەتەکەم کاریان بۆ ئاسان بێ ئەوە پێغەمبەری ئێمەیە ئاوا بە عەمدەن ئەم کارەی کرد بۆ ئەوەی خەڵک تووشی ناڕەحەتی نەبێ بەڵێ خۆشەویستان شریعەت هەمیشە لایانی ئاسانکاری گرتووە ما يريد الله ليجعل عليكم من حرج خوا هەرگیز قورسی بۆ ئێوە ناوێ بە هیچ شێوەیەک سەغڵتتان ناکە ئەمە زنجیرە باسی ئاسانتر ئینشاء الله ئەڵقەی یەکەمی بوو شەوانی داهاتووتر مزگەوت و ماڵی خوا ئاوەدانکەن بەئیزنی خوا لەگەڵمانە بەشدار بن و بابەتی نوێ لەسەر وشەی ئاسانتر ببیستن خوایار و یاوەری هەموو لایەک بێ و بەخوا گەورەتان دەسپێرم والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه يريد الله بكم اليسر ولا يريد بكم